ئێستا لە گرینلاندم گەورەترین دوورگەی جیهان. دانیشتوانی گرینلاند پێیان دەگوترێت ئینوێت. نەریتە سەیرەکانی ئینویتەکان وەکو گۆڕینەوەی ژن بۆتە جێگەی لێکۆڵینەوەی کۆمەڵناسانی ڕۆژاوا و حاپەسانی خەڵکی دنیا. ئەی خوایە گیرم خواردووە بۆ بەفرەکەی نا بەڵکو لەبەر ئەم کەسە. گرینلاند بۆ ئەولەهیە مەیانەتەوەی پێویستە، هەروەهاش بۆ ئەولەهەیە ناونەتەوەیژی. باشە بۆچی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا پشت بەم پارچە زەویە بەستێت؟ باشە ترەمپ ئەم دوورگە چۆڵ و بەستووەی بۆ چییە کە بە ئاسانیش ناتوانیت بیگەیتێ؟ بۆ وەڵامی ئەو پرسیارە 5 ڕۆژم لەم دوورگەیەدا بەسەر برد. لەو ماوەیەدا قسەم لەگەڵ بەرپرسانی حکوومەتی گرینلاند، کارسازان، دیبلۆماتکاران و خەڵکی ئاسایی هەرێمەکە کرد و لەبارەی قسەکانی ترەمپەوە دواندبن. وەڵامەکانیان تێگەشتنێکی قوڵتریان پێبەخشیم، قوڵتر لەو هەراوهوریایی ئەمریکا کە بەسەر بەرەی دژە ترەمپ و دۆستی ترەمپدا دابەش بوون و وای لێ هاتووە کەس نەزانێت ڕاستی چییە. لەوێ چەند هۆکارێکم بۆ ڕوون بووەوە کە وایان لە ترەمپ کردووە چاوی لەسەر ئەم دوورگەیە بێت و مەسەلەکە تەنیا ئاسایش نییە. لێرە ئیدارەی ترەمپ هەنگاوی کردداری هەڵگرتووە و بە بێدەنگی کاری بۆ هێشتنەوەی گرینلاند لە بازنەی کاریگەری ئەمریکادا کردووە. تیشکی خۆر بەسەر ناوچەیەکی فراوان و سپیدا سەمای دەکرد. ماڵە ڕەنگاو ڕەنگەکانی نوک کە هەڵگری چیرۆکی تراژیدیای کۆلۆنیالیزمن لەژێر تیشکی زێڕینی خۆردا دەدرەوشانەوە. دیمەنێک دروست بوو کە لە شاکارێکی هونەری دەچوو. پاشان شتێکی نائاساییم بینی. مانگی شوباتە، بەڵام گردی بەفرین ئاوەکەیان داخستووە و کەشتیەکان ناتوانن هاتوچۆ بکەن. تەواوی دەریاکە بۆتە زۆنگاوێکی بەستوو. ئەم گۆڕانکاریە ژینگەیە وەکو دواتر ڕوون دەبێتەوە پەیوەندی ڕاستە و خۆی بە زیادبوونی سەرنجی ترەمپ و جیهانەوە هەیە لەسەر ئەم دوورگەیە. ئەوە دوورگەی دەیڤسە لە شاری نوک لە پایتەختی گرینلاند. ئەوەی لە پشتمەوە دەیبینن ئایسبەرگ یاخود شاخە بەفرینەکان کە لە ناو دەریاکەدایە. خەڵکی ئێرە دەڵێن لە ژیانیاندا بیریان نییە شتی لەم جۆرەیان بینی بێت. باسی هەموو ئەو بەستەڵەکانەمان بۆ بکە کە لە پشتەوەن. ئەمڕۆ زۆر گەرم نییە، وایە پلەی گەرما سالب 1% بۆمان باسکە چی ڕوودەدات؟ ئایا ئەمە بۆ تۆ ئاساییە؟ تۆماوەیەکی زۆرە لێرە دەژیت. ئەڤ نە ئاساییە. لەگەڵ زەویناسێک جیۆلۆجست قسە دەکەم کە خەڵکی گرینلاندا. پێشتر سەرۆکی کۆمپانیای نیشتیمانی نەوتی گرینلاند بووە کە ئێستا داخراوە. باهۆزێکە خورد قەشایên mezin helandine û pêlên van hemû girîkên berfînî anîne vir. Ji bo vê navçeyê هانس دەیەوێت بۆ شارێکی دیکەی گرینلاند بڕوات کە سەدان کیلۆمەتر لێرەوە دوورە، بەڵام ئەمڕۆ ئەوە مەحاڵە. لە گرینلاند جادە لە نێو شارەکاندا نییە. بۆ گەشتکردن دەبێت پشت بە کەشتی یاخود فڕۆکە ببەستیت. گرینلاند ڕوبەرەکەی زیاتر لە 2 ملیۆن کیلۆمەتری چوارگۆشەیە. هێندە بەرینە کە دەتوانیت ئەم وڵاتانەی هەموو تێدا جێ بکەیتەوە. دانیمارک کە ئێستا گرینلاند بەشێکە لێی، بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا، ئیسپانیا، هۆڵەندا، بەلژیکا و پۆڵەندا. بەڵام تەنها 56,000 کەسێکی تێدا دەژی. هەمویان لە یاریگایەکی تۆپی پێدا جیان دەبێتەوە. ئەوەی دەمێنێتەوە بەفرە. Ez bawer dikim îro kêşeya herî girîng a jîngehî ku em pê re rûbirûne guherîna keş û hewayê ye. Ev niha nîgeraniya sereke ya Grînlandê ye. Em dibînin ku pileya germahiya ava deryayan li peravên Grînlandê bilindtir dibin.
ده همان دميده ام کوچه جور بجور آماسی و آجلین دن این دریایی دبینن. هر وسا ام باندورین دن جی لسر ماسی گرتنه دبینن. لنافچه دیسکو بای وکی میناک جمره گوتن کووه هاوینه جوره ماسیم پولار کود نهاتیه دیتن. ماسی پولار کود لباکور گرینلانده پر گرینگه. چمکی وکی خوارنه که جبو گرتنا جوره ماسین حالی بوته تب کارانین. لی تو زیدتر بر بهره من باکور و قطبان و بچی لور تین دیتن جبرکو ماسی پولار کود لگور ماسین دن پیوستی آوه به دریایی که پرسار هیا. جبر حلینا قشایان خوی دناو آوه دا کم بویا. ام جوره نو ین تیرکان دبینن که جه کانادا و اوروپای هاتنه. ام کیزکان لسر آجلین خواه دبینن باندورا ویا که لسر آوای جیانا مهیا. چمکی ام جواگا که نیچیروانن. بره ام دچون نیچیرا غزالین کووی پاک و به کیزک بون. ایرو ام پر جاران کیزکان دناف گوشته دبینن. سەتاشتای گرینلاند بەفر و سەهۆڵە لە هەندێک شوێن بەفرەکە زیاتر لە کیلۆمەترێک ئەستورە. ئەگەر بەفری گرینلاند ئەمڕۆ بتوێتەوە ئاوی تەواوی دەریاکانی جیهان 7 مەتر هەڵدەستێت. مایامی ئەمریکا لە ناو دەچێت و شاری نیویۆرک لافاو وێرانی دەکات. بەڵام توانەوەی بەفرەکانی گرینلاند هەلیشیان ڕەخساندووە و ترامپ وا دیارە ئاگداری ئەو هەلانەیە. کەوایە گرینلاندیەکان گەلێکی ڕاوچین. لە ماڵی کاندیدێکی پارتی حکومڕانی گرینلاندم ماسیەکی تایبەتم پیشان دەدات کە کوڕەکەی لەناو ئاوە قوڵ و ساردەکانی گرینلاندا ڕاوی کردووە. قەلێرالیک یاخود هاڵیبەتی گرینلاند لەم دوورگەیە زۆرترین خواستی لەسەرە. ئەم خەلکێکی نیچیروانن ئەم نەشەرگەرن ئەم خەلکێکی سادە دلسۆز و دلۆڤانن ئەم بخوا خواردنێن خوا بە نیچیرێ پەیدا دکن. هەتا ئیرۆژی ئەم بخوا خواردنێن خوا نیچیر دکن و ئەم دکارن خواردنێش خوارە پەیدا بکەن. هەر تشتی ji masiyan bigire heta teyr, keroşik, askên kovî, her wiha gayê masik. گای ماسک شتێکی زۆر زلە. Erê هیچ پەیوەندی بە ئێلۆن مەسکەوە نییە. erê wisa ye. Na ew dikare were vir û ez bawerim wê demê em hemû biçin da ku Elon Musk nîçîr bikin. ئەو لێرە خۆشەویست نییە؟ Na bawer nakim. خاتو جێنسن دیزاینەرە و ئەفسانەی گرینلاندی تێکەڵ بەکارە هونەریەکانی کردووە کە براوەی خەڵاتی جیهانین. ئەم خاتونە وەکو زۆربەی خەڵکی گرینلاند دەیەوێت گرینلاند ببێتە دەوڵەتێکی سربەخۆ. Tişta yekem em dixwazin serbixwe bin, dema ku em amade bin. Paşê ez ji bo vegerandina çanda me hewil didim. Ji ber ku em pir bêhêvî û şepirze bûn. Ez dixwazim welatê min vegere. Ez dixwazim zimanê min vegere. Ji ber ku ez yek ji wan kesan im li vir ku zimanê Grênlandî nizanim. Ji ber ku dema ez mezin bûm, diviya bû tenê bi zimanê Denîmarkî baxivim. Lewma min zimanê xwe ji bîr kir. Ev jî pir biêş e. Ji aliyê deronî ve pir biêş e. دانیشتوانی گرینلاند پێیان دەگوترێت ئینوێت. نەریتە سەیرەکانی ئینویتەکان وەکو گۆڕینەوەی ژن بۆتە جێگەی لێکۆڵینەوەی کۆمەڵاسانی ڕۆژاوا و حاپەسانی خەڵکی دنیا. لێکۆڵەران دەڵێن گۆڕینەوەی ژن کە بە زۆر نەبووە و ژنەکە خۆی ڕازی بووە بەلای گرینلاندیەکانەوە بۆ بەهێزکردنی بۆندە کۆمەڵایەتیەکان بووە.
ئەم نەریتە ئەمڕۆ لە شارەکان کەم بۆتەوە بەڵام لە لادیەکان و شوێنە دوودەستەکان هێشتا بەردەوامە. لەوەتەی هاتوومە تا گرینلاند شتێک تێبینیم کردو ئەوەیە کە ئاڵای گرینلاند زۆر باوترە زۆر زیاتر دەبێت وەک لە ئاڵای دانیمارک. باشە ئەگەر گرینلاندیەکان سەر بەخۆی ڕابکێنن دانیمارکیەکان کاردانەوەیان چی دەبێت؟ لەم کچەم پرسی وەڵامەکەی ڕوونی کردەوە کە گرینلاندیەکان خۆشبەختن بەشێکن لە وڵاتێکی وەکو دانیمارک لانی کەم لە کورد خۆشبەخترن کە لە ناوچەیەکە گیریان خواردووە زۆر جار مافە سەرەتایەکانیان بەڕەوا نابینرێن. If I was living in Denmark, I don't think that ئەگەر ئەس لە دانیمارکایە بژیاما باوەڕ ناکەم سەرخۆبوونا گرینلاندێ باندۆر لەسەر من بگرە. ئەگەر گەلێک گرینلاندێ وێ دخوازە ئەس بە تەواهی رێزێ لە بریارە وان دەگرم. ئێستا بە پێی یاسای دانیمارک گرینلاند هەر کاتێک بیەوێت دەتوانێت سربەخۆی ڕابکێنێت بەڵام دانیمارکیش هەمیشە مەدەنیانە مامەڵەی لەگەڵ گرینلاندا نەکردووە لە پشت ئەم خانووە جوانە ڕەنگینانەوە مێژوێکی تاڵی کۆلۆنیالیزم هەیە کاتی خۆی دانیمارکیەکان کە هاتنە ئێرە بینا حکومیەکانیان بە ڕەنگی جیاواز دروست کرد تا خەڵکی بیان ناستەوە وەکەوەی بەنەزان سەیری ئەم خەڵکە بکەن بەڵام دانیمارک 300 ساڵە حکومڕانی ئێرەیە و خەڵکی ئێستا حەزیان لێ خانوەکانیان بە ڕەنگاو دروست بکەن وەکو ئەوەی ببێتە بەشێک لە کولتوریان. سیاسەتێکی مشت و مەرهەڵگری دانیمارک لە 1960ەکاندا پەیڕەوکرا ئەویش بریتی بوو لە نەزۆککردنی ژنانی گرینلاند تا منداڵ نەخەنەوە هەندێک لەو ژنانەی قوربانی ئەو سیاسەتە بوون هێشتا لە ژیاندان و حکوومەتی دانیمارکیان داوەتە دادگا و داوای ملیۆنەها دۆلار قەرەبوو دەکەن. سەرۆگۆزیرانی گرینلاند ئەم سیاسەتە دڵڕقانەی بە جینۆساید لە قەڵام داوە. ئەو ئێشە دەنیمارکێک خوداییمە ئەو بوو تشتا خستی دناوا ژنێن مەدە داکو نکار بن زارۆکان بینن. وان زارۆک دبرنە دەنیمارکێ داکو ببنە ڕۆژئاوایی دڤیا بوو دەنیمارکی باخەون دڤیا بوو بشنە دبستانên دەنیمارکێ. بگوتنەکە دن تو بووی ئاوایی نەباشی دڤەک و تووەکو مەبی. ئێستا ئەم راپۆرتەم لە حکوومەتی گرینلاند وەرگرت یەکێک لەو هۆکارە گرنگانە ڕوونەکاتەوە بۆچی ترامپ چاوی بڕیوەتە ئەم دوورگەیە. راپۆرتەکە دەری دەخات گرینلاند سەرچاوەیەکی دەوڵەمەندی بەردە کانزا دەگمەنەکانە کە بۆ کەرتەکانی تەکنۆلۆژیا و بەرگری ئەمریکا گرنگن ئەگەر بیاوێت وەکو پێشەنگی جیهان لە بواری داهێنانی تەکنۆلۆژیدا بمێنێتەوە. لە وەزارەتی سەرچاوە کانزایەکانی گرینلاند چاوم بە هەندێک لەو کانزا بە نرخانە کەوت و بەڕاستی جوان بوون. ئەمە جێگری وەزیری سەرچاوە کانزایەکانی گرینلاندا قسەمان بۆ دەکات. داوای کرد ڕوخساری پیشان نەدەین چونکە نایەوێت کاتێک بە جیهاندا دەگەڕێت خەڵکی بینەهستنەوە هەموو کەس حەزی لە ناوبانگ نییە. کێم زێدە هەر تشتێمە هەیە لیستەیەکە ئەمریکای هەیە و لیستەیەکە یەکیتیە ئەوروپای هەیە ژێرە تێگوتن لیستەیە مادەنێن گرنگ بۆ میناک لە ئەمریکای 5 مادەن لیستەیەدە هەنە گۆش بۆ پیشەسازی ئەنوان و تشتێندن گرنگن ژوان 45 حەبێنمە هەنە. بەواتایەکی دیکە گرینلاند ڕۆڵێکی کاریگەری لە سەرکەوتنی داهاتووی داهێنانی تەکنۆلۆژی ئەمریکادا هەیە ئەمە بۆیە ترامپ وا شەیدای ئێرە بووە. هۆکاری دیکەش هەن. ئەگەر لێرەدا چاڵێک لێ بدەیت ئەگەری زۆرە کە مادەی دەگمەنی ژێرزەوی بدۆزیتەوە ئەو مادانەی کە پێویستن بۆ دروستکردنی هەموو جۆرە ئامێرێکی ئەلکترۆنی لە مۆبایلەوە بۆ ئۆتۆمبیلی کارەبایی لە ئامێرە پێشکەوتۆ پزیشکەکانەوە بۆ فڕۆکەی جەنگی. سیرەوەدایە توانەوەی ساوەڵەکانی گرینلاند بەهۆی گۆڕانی کەش و هەواوە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ ئەوانەی چاویان لەسەر چاوە سروشتیەکانی گرینلاندا. باندۆرا سەرەکەیە گۆهەرینا کەش و هەوایە دێتێکەلیە بە مادەنێن کێم پەیدادە ئەوە گۆنەها دەرفەت بەگریترە ji bo lêgerîna madenan. Derfeta we jî heye ku hûn biçin Bakurê Grînlandê û li wir li madenan bigerin.
گرنگیەمە زیاترە بێت کاتێک دەزانیت چ وڵاتێک باڵادەستە لە هەبوونی ئەم کانزایانەدا. Bi baweriya min girîng e ku em li dînamîkên cîhanê binêrin û niha dema ku Çîn serdest e ji aliyê pirbûna madenên kêm peyda û parzûngehan ve û Ewropa û dewletên yekbûyî pir pişta xwe pêve girê dane ji bo veguhestina enerjiyê ber bi enerjiya dosa jîngehê. Ji bo helberîna otomobîlên elektrîkî ji bo gelek tiştên cuda li gorî min ji bo hin madenan Çîn têra 2 salan din jî hembar kiriye ku dikare bişîne bazaran û nirxan kontrol bike. Ez bawerim ku her du jî Ewropa û Amerîka birêya giringîdana bi Grênlandê û 13 an jî 14 welatên din ku peyman bi wan reîmze kirine berjewendiya wan di guherandina hevsengiya piştgirîdana bixwe li vê beşa cîhanê û kêmkirina rastiya Çînê de heye. دواتر چاوم بە بێند کەوت کە بەڕێوەبەری گشتی کۆمپانیایەکی گەورەی نێودەوڵەتی دەرهێنانی کانزایە لە گرینلاند بۆ قسەکردن لەسەر نردنی شتومەک و شیپینگ دەبێت قسە لەگەڵ بێند بکەیت. کۆمپانیەکەی ئۆفیسی لە زۆر شوێنی جیهاندا هەیە لەوانە ئەمریکا و ئەوروپا و شتومەک بۆ زۆر ناوچەی جیهان دەنێرێت. بۆی ڕوونکردمەوە چۆن گرینلاند دەکرێت شۆڕشێک بێت لە بواری بازرگانیدا. لێ نەها تو دەکاری ببینی کۆ قەشە بە تایبەت قەشەیە باکوور هەلە تو دبینی کو داخواست ji bo bikarîna korîdora Bakur Rojava zêde bûye. ئەمڕۆ ئەگەر کەشتێکی بازرگانی ئەمریکی لە نیویۆرکەوە بەرەو شانگهای بڕوات دەبێت ڕێگایەکی درێژ بگرێتە بەر لە کەناڵی پانەماوە پاشان بچێتە ناوچەی ڕۆژهەڵاتی دەریای چین تا دواتر بگاتە قەرەباڵغترین بەندەری جیهان لە شانگهای لە چین. ئەم ڕێگایە نزیکەی 11,000 میلی دەریایی درێژە. بەڵام ڕێگایەکی کورتتری جێگرەوە هەیە لەبری ئەوەی ڕێگای درێژی کەناڵی پانەما بگریتە بەر دەکرێت ئەم ڕێگا کورتترە بگریتە بەر کە پێی دەگوترێت ڕێڕەوی باکووری ڕۆژئاوا و نزیکەی 2500 میل کورتترە لە ڕێگای کەناڵی پانەما. ئەمەش 7 ڕۆژت بۆ دەگەڕێنێتەوە. بەڵام ئەم ڕێڕەوە بەهۆی بەستویی و شاخی بەفرینەوە کەم گەشتی پێدا دەکرێت. لە 2016 کەشتی کریستال سرنتی سەرنجی دنیای ڕاکێشا کاتێک بوو بە یەکەم کەشتی گەشتیاری گەورە کە بە 1700 سەرنشینەوە بەو ڕێڕەوەدا بڕوات. بەڵام گەشتەکە سەخت بوو. کەشتێکە پشتی بە وێنەی ڕاستە خۆی سەتەلای دەبەست تا خۆی لە سەهۆڵە جوڵاوەکان لابدات. گەشتەکەی بە هاوڵی کەشتی ئەرنست شاکڵتنی بەریتانی کرد کە بۆ شکاندنی سەهۆڵ دروست کراوە. بەردەوام لەگەڵیدا بوو بۆ شکاندنی سەهۆڵ و کردنەوەی ڕێگا بۆی. بەڵام کاتێک ساوەڵەکان زیاتر دەتوێنەوە ڕێڕەوی باکووری ڕۆژئاوا دەکرێت ببێتە ڕێگایەکی گونجاوتری دەریایی بۆ زۆر شوێنی جیاوازی دنیا. ئەگەر تو بخوازی تشتێکی vەگوێزی تەوەرە ji Ewropa jî ber bi Asya ve divê tu biçî başûrê Afrika yan jî nava kenala Swêsê re derbas bibî û eger li perava Rojhilatê Amerîkayê bê jî divê tu biçî kenala Panamayê. Lê eger korîdora Bakur Rojava vekirî û berdest be wê hingî tu dikarî dema rêwîtiyê bi awayekî berbiçav kêm bikî. کاتێک لەسەر ئەم گردە وەستاوم لە چەقی پایتەختی گرینلاندا هەست دەکەم بۆچی جوگرافیا گرینگە. گرینلاند لە شوێنێکی زۆر زۆر گرنگدایە. لەلایەک زەریای ئەتڵەسی هەیە و لەلایەکش ئارکتیک هەیە. تا ڕادەیەک وەکو تاوەرێکی چاودێری وایە بۆ جیهان. موشکێکی باڵستیکی شۆربڕ ICBM کە کڵاوەیەکی ئەتۆمی پێوەیە لە رووسیاوە بۆ ئامانجەکەی واشنگتن دیسی دەتەقێنرێت. بەهۆی خڕبوونی زەویەوە کورتترین ڕێگا بۆ گەیشتنی موشەکەکە بە ئامانجەکەی تێپەڕینە بەسەر یاخود نزیک گرینلاندا بسپێش تا 30 خولەکی پێدەچێت تا موشەکەکە بگاتە ئامانجەکەی و کارە سات بخۆڵکێنێت. ویلایەتە یەکگرتوەکان بنکەیەکی سەربازی لە گرینلاند هەیە. ناوی بنکەی پیتۆفیکە کە جاران بە بنکەی تولی ناسرا بوو. ئەم بنکەیە ڕاداری تێدا دانراوە و کاری ئەوەی ئەمریکا پێشتر لە موشەکی نارەکانی ئاگدار بکاتەوە تا کاتی هەبێت بیان خاتە خوارەوە. لە ئالاسکاوە ئەمریکا دەتوانێت موشەکی بەرگری زەمینی ناسرا و بە GBI بنێرێت تا لە موشەکەکە
بە خێرایەکی زۆر بدات و موشەکە باڵستی ڕووسیەکە بخاتە خوارەوە. چونکە GBI تەقەمەنی تێدا نیە نابێتە هۆی تەقینەوەی کڵاوە ئەتۆمیەکە، تەنیا بەریەککەوتن ڕوودەدات و تێکشکاندنی موشەکە باڵستیەکەی لێ دەکەوێتەوە. بەبێ سیستەمی ئاگدارکردنەوەی پێشوەختەی گرینلاند، ئەمریکا ڕەنگە نەتوانێت کارە ساتەکە ڕابگرێت و جەنگی سێمی جیهانی دروست بێت. ئەمە بەدڵنیایەوە تەنیا ڕووداوێکی خەیاڵیە و کەس حەز بە ڕوودانی ناکات، بەڵام ئەگەرێکە کە واشنگتن خۆی بۆ ئامادە دەکات. ئێستا لە بەردەم کونسڵخانەی ئەمریکا لە شاری نوک. ئەمە ساڵی 2020 ڕوویدا، کەمێک پێش تەواوبوونی خولی یەکەمی ترامپ. کونسڵخانەکە یەکەم پێگەی دیبلۆماسی ئەمریکا بوو لە ساڵی 1953ەوە، کاتێک ئەمریکا ئەو کونسڵخانەی داخست کە لە کاتی جەنگی دووەمی جیهانیدا کردبوویەوە. ئەمڕۆ جەنگێکی جیهانی لە ئارادا نییە، بەڵام بڕیاری ترامپ بۆ کردنەوەی کونسڵخانەکە و بڕیاری بایدن بۆ هێشتنەوەی دەرخەری زیادبوونی گرنگی گرینلاند و پابەتبوونی ئەمریکایە بە ناوچەکە. سەیری ئەم فڕۆکەخانە نوێ بکە لە نوک کە پایتەختی گرینلاندا، دەکەوێتە چەقی هەوڵێکی ئیدارەی ترامپەوە بۆ ڕێگرتن لە زیادبوونی کاریگەری چین لەم ناوچە جەمسەریە کە پێی دەگوترێت ئارکتیک. ساڵی 2010 کۆمپانیایەکی حکوومەتی چین ئامادەی دروستکردنی ئەو فڕۆکەخانەیە و دوو فڕۆکەخانەی دیکەی ئێرەی دەربڕی. گرینلاند لە ڕووی داراییەوە هێشتا پشت بە دانیمارک دەبەستێت، بۆیە هەرکە هەواڵەکە بڵاوبەوە ئیدارەی ترامپ گوتی مەحاڵە ڕێگە بە شتی وا بدەم و فشاری خستە سەر دانیمارکی هاوپەیمانی لە ناتۆ کە وەبەرهێنانی چین ڕەت بکاتەوە. دوجار دانیمارک ناچار بوو لە گیرفانی خۆی خەرجی پرۆژە 100 ملیۆن دۆلارێکە بگرێتە ئەستۆ، بەڵام ساڵی دواتر ئیدارەی ترامپ 12 ملیۆن دلار کۆمەکی بەخشیە گرینلاند. دیار نییە ئایا ئەو کۆمەکە پەیوەندی بە هەڵوەشاندنەوەی ڕێککەوتنەکەەوە هەبووە لەگەڵ چین یاخودنا. هەرچەندە زیاتر لە 1000 کیلۆمەتر لە ئارکتیکەوە دوورە، چین خۆی بە وڵاتێکی نزیک لە ئارکتیک پێناسە کردووە. ئەمەش دەریەخات گرنگی ئەم ناوچەیە بۆ زلێزەکان چەندە زیادی کردووە. ساڵی 2020 ئیدارەی ترامپ ڕێککەوتنێکی لەگەڵ گرینلاند بۆ گەڕان بە دوای کانزای دەگمەن واژوو کرد، بەڵام لە کەمی وەبەرهێنانی ئەمریکی لە گرینلاند سەرم سوورما. زێدەتری 8 مۆلەتên me hene ku niha jê jaliyê hikûmetê ve bi kompaniyan ve hatine dayîn û nêzîkî 5 ji wan di destê Grênlandiyan de ne û yên mayê jî di destê biyaniyan de ne. ئایا دەزانین ئەو دەستانە بە پێی وڵات کێن؟ Erê em dizanin Brîtanya ya herî mezin e û hejmareke baş di destê Kanadayê de ye, tenê yek di destê Amerîkayê de ye. لە بەندەری نوک ماسیگرەکان بەو سەرمایە هاتوونەتە سەرکاری ڕۆژانەیان، خۆیان بۆ ماسیگرتن ئامادە دەکەن کە سەرچاوی سەرەکی ژیانی دوورگەکەیە، بەشێکی پەیوەندی بەکاری ئەم ماسیگرانەوەیە. ئەو کەشتیانەی لە پشتمەوە دەیبینیت کەشتی ماسیگرەکانی نوکە. لێرە ماسیگرتن سەرچاوی سەرەکی ئابووری گرینلاندە، بەشێک لەو ماسیانی کە لێرە دەگیرێن هەناردەی وڵاتانی دیکە دەکرێن وەکو وڵاتی چین کە گرینلاند دەرێنانی نەوت و یۆرانیۆمی قەدەغە کردووە. نایەوێت ئاوەکە ژەهراوی بێت و ماسیەکان لە ناو بچن. تشتێکە گوتیە نەگەلێکی خراپبووش بۆمە خەڵک بێتر وە گەشتیار تێڤر. دو هەندێک قسەی لاوەکی لە ماسیگرەکانم پرسی ڕایان چییە لەسەر قسەکەی ترامپ تا ببنە بەشێک لە ئەمریکا. بە وەڵامەکەیان سەرسام بووم. دیوەرە بێنە بریتە ئەمریکی؟ نا دخوازە بچە ماڵ. پەیامت بۆ ترامپ چییە؟ چیت هەیە پێی بڵێ؟ بەختەکە باش. کاتێک لە گرینلاند بووم چوومە سەر سۆشیال میدیای ترامپ تا بزانم بە دروستی چی گوتبوو لەبارەی گرینلاندەوە. خەڵکی گرینلاند پێ ناچێت قسەکانی ترامپ بە حرفی وەربگرن، دەزانن گرتنی گرینلاند بە چەک واتە شەڕکردن دژی دانیمارک کە ئەندامی ناتۆیە. ئەمەش ڕوو نادات. لە کاتێکدا گرینلاندیەکان نایانەوێت ببنە بەشێک لە ئەمریکا، بەڵام زۆربەیان دەیانەوێت ئەمریکا وەکو هاوپەیمانیان بمێنێتەوە. هەفپەیمانیەکەمە یا لەشکری بدەولەتên یەکبووی یەن ئەمریکایرە هەیە. ئەم دخوازن هەفپەیمانیامە یا لەشکری بوان ڕەبەردەوام بە لێدبە وەکو گەلێکی ڕێز لمەوەرەگرتن. هیچ ئەگەرێک هەیە ترامپ بتوانێت گرینلاند بخاتە سەر ئەمریکا؟ ئەم لە ساڵە 2025 دەنە دەما کرینا مرۆڤان و ئاردێ بداوی بووە.
ئەمریکا و وڵاتە زلهێزەکان ڕەنگە وەکو کاسێکی بادار سەیری گرینلاند بکەن کە دەبێت بیبنەوە. بەڵام بەلای خەڵکی ئێرەوە گرینلاند نیشتیمانە، ئەو شوێنەی کە خۆیان و باوباپیرانیان تێیدا گەورە بوون و نیشتیمانیش نرخی لەسەردانادرێت.